کۆرسێکی نوێ دەست پێ دەکەین. یەکێک ئەو کۆرسەی کە کۆرسەکەی ئەم جارەمان بۆ لێکدانەوەی یەکێکە لە گفتوگۆکانی ئەفلاتون کە لەبارەی بڕواپێهێنانەوەیە، ئەو توانای بڕواپێهێنانی بە خەڵکی، ینی چۆن ئێمە خەڵک دەتوانێت باوەڕمان پێ بێنێ بە شتێک کە ڕاستە کە ئەو شتە ئاوایە، یا چۆن باوەڕ دێنین بە خەڵک لەسەر شتێک کە ئەو شتە ئاوایە. ئەم هێزی قەناعەت پێکردنە چییە لە ئینسانە؟ جا لەلایەنە لە وەکو ناوەکەی وا ناوبراوە هەندێک لە هەندێک تەرجەمەکانە بە وتارخوێنی وەسف کراوە، یعنی محاوەرەکە لەبارەی وتارخوێنەکانەوەیە، ئەو وتارخوێنانەی کە وتار لەسەر شتێک دەدەن و خەڵکی قەناعەت پێ دێنن بە شتێکی دیاریکرا و قەناعەتی پێ دێنن، یعنی قەناعەت دێنن کە ئەو شتە ئاوایە و بە جۆرێکی تر نییە. تەوان ئەم کۆرسە وەک کۆرسەکانی دواتریش من خۆم لە بەرنامە ماوەیە کە ئەو کۆرسانەی کە ئێساش ئەم کۆرسە و کۆرسەکانی دوای ئەمیش هەمووی لەسەر گریک بێت و لەسەر ئەفلاتون و ئەرسطۆ، هەتا بتوانین ئەو تێکستانەی کە ئەساسین لە فەلسفەی گریکیا بتوانین لێکدانەوەیەکی کوردیانەیان بۆ بکەین و دەرگا بکەینەوە بۆ ئەوەی کە ینی بتوانین مامەڵە لەگەڵ تێکستەکانە بکەین. ینی ئەم لێکدانەوانە یارمەتی خوێنەر دەدات و یارمەتی ئەوانە دەدات کە کۆرسەکان دەبیسن بۆ ئەوەی سەرۆکاری لەگەڵ فەلسفەی گریکیا پێیاکەن. و هەردووە و حەزارەتەی کە ئێستا وەکو دوو حەزارەت دیارن، ینی حەزارەتێکیان پێشتر لەسەر حکم بووە و ئێستش حەزارەتێکی تریان، هەردووکیان بەوە دەستیان پێ کردووە و سەرەتاکەیان بەوە بووە کە خەڵکانێک لە ناو ئەو میلەتانە هەوڵیان داوە لێکدانەوە بۆ تێکستە گریکیەکان بکەن. لە ناو حەزارەی ئیسلامیە هەوڵێک درا لە سەرەتاوە هەر لە سەرەتاوە کە فەلسفەی گریکی تەرجەمە بکرێت و لە دوای تەرجەمەکردنی فەلسفەی گریکی لە ڕاستیە هەموو زانستەکانی ترەوانەی کە هەبوون بە زانستە دینیەکانیشەوە لە ناو عالەمی ئیسلامیا سەر هەڵدەدا. بەماشەوە لە ئەوروپاش هەر ئەو سەدەکانی ناوەڕاستە لێکدانەوەیەک بە تەقلیدکردنی، ینی ئەوانەی کە لە لێکدانەوەیان بۆ تێکستە فەلسفیەکان کردبوو، فەلسفەی گریکی لە لای عەرەبەکان و لە لای ئیسلامەکان بڵێ، ئەوانی شەوڵی ئەویان دا لێکدانەوە بۆ تێکستەکان بکەن و ئەمانە ڕۆڵیان هەیە لە بنیادنانی هەردوو حەزارە دەگا و شێوازی چۆنیەتی مامەڵەکردنی ئەوروپیەکان لەگەڵ توراسی فەلسەفی گریکا و چۆنیەتی مامەڵەکردنی عەرەبە ئیسلامەکان و غەیر عەرەبەکان لەگەڵ تێکستە گریکیەکانە وای کردووە کە ئەو دوو حەزارەتە ئەو شێوەیە بگرن کە ئێستا کە پێشتر هەیەیان بۆ وەیەکیان ئێستا هەیە. و ئەم هەوڵە کە لێرە من دەیدەم بۆ ئەوەیە ئێمەش بتوانین فعلەن لە دەرگای فەلسفەی گریکی بدەین و بتوانین بچینە ناو ئەم فەلسفەیەوە و بە هەر جۆرێک ڕۆشتن بۆ ناو فەلسفەی گریکی ئەساسێکت بۆ دادەمەزرێنێ لە تێڕوانینەکانت بۆ دنیا و بۆ جیهان. و ئێمە لێرەوە دەتوانین ینی
ئیش لەسەرەوە بکەین دەواازێ بکەینەوە بۆ ئەوەی ئێمەی کوردیش بتوانین لێکدانەوەی خۆمان هەبێت بۆ فەلسفەی گریکی ئەگەر بێت و عەقڵی کوردی بکەوێتە ناو پەیوەندی لەگەڵ تێکستە گریکیەکانە و ئەو پەیوەندیەی کە بەرهەمی لێ دەکەوێتەوە ینی بکەوێتە ناو ئەو جۆرە لە پەیوەندی کە زیاتر لە هێن دەچێت لە جۆرێک لە وەکو بڵێ زاوزێ دەچێت ینی لەوەی کە دووشت یەک دەگرن شتی سێیەم دەکەوێتەوە واگەر بێت و ئەم عەقڵە کوردیە لەگەڵ ئەو عەقڵە یۆنانیا بکەوێتە ناو ئەم پرۆسەیەوە ئەوە ئیمکانی ئەوە هەیە فعلەن ینی شتێکی تر بێتە ئاراوە جۆرێکی تر لە بیرکردنەوە بێتە ئاراوە کە دەکرێت جیاواز بێت لە بیرکردنەوە ئەوروپیەکە و بیرکردنەوە عەرەبی ئیسلامیەکەش یعنی ئەو کاتە ئەوەی کە ئەم جیاوازیە دروست دەکا ئەو شێوازی مامەڵەکردنەیە و ئەوەیە کە لە ناو ڕۆحی ئەو میلەتە هەیەی و ئەو کولتورەیە کە ئەو میلەتە هەیەی کە بەرهەمی ئەو عەقڵەیەتی ئەمە کاتێ لەگەڵم کولتورەی ترا یەک دەگرێت نەتیجەیەکی جیاواز دێتە ئاراوە هەر وەکو چۆن ئەگەر بڵێن ژنێک لە پیاوێک منداڵێکی ببێ ئەم منداڵە جیاوازە لەو منداڵەیە ئەگەر لە پیاوێکی تر منداڵی ببێ یا بە پێچەوانەوە پیاوێک ینی لە چەند ژنێک مناڵێکی هەبێت لە ژنێکی تر منداڵێکی تر بخاتەوە منداڵەکان جیاوازن ئەتر لەوێەوە بۆەوەی نەکەین ئایا کامیان نێرن و کامیان مێنم دوو عەقڵە هەر کامیان نێر بن و هەر کامیان مێ بن کاتێک کە ئەم دووە جایە یەک دەگرن شتێکی تر دەکەوێتەوە و جۆرێکی تر لە بیرکردنەوە دێتە ئاراوە هەر لەبەرەوە بەرنامەی کۆرسەکانمان وا لێ کرد کە بەو شێوەیە بێت کە جارێ بە گریک دەست پێ بکەین ئەو تێکستانەیە و گفتوگۆیانەی کە نەکانی ئەفلاتون بەرەمەکانی ئەفلاتون هەمووی گفتوگۆیە محاوەرەیە چەند تێکستێکی گرنگ لەنەوە محاوەرانە هەڵدەبژێرین وەدایانکەین بە کۆرس بۆ لێکدانەوەی ئەفلاتون و بۆ ئەرستۆش چەند تێکستێک هەڵدەبژێرین دەیکەین بە کۆرس و لێرەوە ئیتر هەڵ دەدەین لەگەڵ ئەو توراسە گریکیا ئەو مامەڵە بکەینانی و لە ڕاستیشا تراسی گریکی تراسی فەلسەفی گریک هەر ئەفلاتون و ئەرستۆ نییە بەل لە پێشسوکراتیەکان هەن و دوای ئەوانی شەندێکی تر هەن بەڵام ئەوەی کە ینی چ ئەوروپیەکان چ حەزارەی عەرەبی ئیسلامی وکەوای پێدەڵێن یا حەزارەی ئیسلامی بە گشتەکەی بە فارسی و عەرەبی و ئەوی ترەوە ئەوە مامەڵەی لەگەڵ ئەم دوو تێکستی ئەم دووهێنە کردووە ئەم دوو فەیلسوفە کردووە ئەرستۆ ئەفلاتون جا ئێمەش لێرەوە هەوڵ دەدەین جارێکی تر پەیوەندیەکی تر دروستکەینەوە لەگەڵ گریکە و لەوانەیە لەم سەردەمەی ئێمە گەڕانەوە بۆ گریک و فەلسەفەی گریکی تۆزێ هێن بێت وەکو بڵێ شتێک بێ ئەو هێنەی نەبێندێت وەکو ئەو گرنگیەی نەبێندێت ئەگەر بۆ عەرەبێک گرنگ نەبێت و بۆ فارسێک گرنگ نەبێت و بۆ توزانم ئەوانەی کە سەر بە حەزارەی ئیسلامین لەو حەزارەتە بەشداریان کردووە و خەلافەتیان دروست کردووە و حاکمینەوە حەزارەتە بوون وەکو فارس و تورک و عەرەب یا ئەوانەی کە لە ئەوروپا ئەوروپیەکان بۆ ئەوروپیەکان ئەمە گرنگ نەبێت چونکە ئەوان ینی زەواجی خۆیان لەگەڵم کولتورە کردووە ئەوە بۆ کورد لە ڕاستیا زۆر زۆر گرنگە کە ئەویش ئەو پەیوەندیە لەگەڵ ئەم گریکا دروست بکات لەگەڵ فەلسەفەی گریکیا دروست بکات تاوەکو لەو پەیوەندیە بەر ئەو بەرهەمە بکەوێتەوە کە مۆرکی عەقڵی کوردی پێوە دیارە وە کورد چی لە فەلسەفەی گریکی دەکا ئێمە نازانین هەر میلەتێک لەو میلەتانە کە کەوتوەتە ناو ئەو پەیوەندیەوە شتێک ینی شتێک کەوتوەتەوە جۆرێک لە معرفەی جیاواز کەوتوەتەوە ئەوەی کە گرنگە ئێمە بیکەین لە ئێستا هەر ئەوەیە چۆن بتوانین بەلایانی کەمەوە تەقەل لە دەرگای فەلسەفەی گریکی بدەین و بتوانینەوە هێڵە بدۆزینەوە کە دەکرێ و پەیوەندیە دروستکات لە نێوان عەقڵی ئێمە و عەقڵی گریکیا عەقڵی ئێمە وەک عەقڵی کوردی یعنی لە کاتێکا ئێمە لە توراسی خۆمانە کاتێک دەگەڕێنەوە
فعلا شتانێکمان هەیە نزیکیەکیان هەیە لەگەڵ میسیۆلۆجیای گریکیا یعنی ئەو توراسە یارسانیەی کە هەیە ئەوەی کە لە منتیقەی هەورامانە هەیە کاتەوە تێکستانە دەخوێنیتەوە جۆرەکن لە تێکست کە تایبەتمەندی خۆیان هەیە ئەوانیش دیالۆگە هەست بە شتێک دەکەی هەست دەکەی باسی جیهانێکی زۆر تایبەت دەکەن و هەست دەکەی لەوانەیە ڕەبتێکە بێ ینی لەگەڵ میسیۆلۆژیای گریکیا کە دواتر تەحولی کردووە بۆ مەسرح و ئەو مەسرحیانە کە لەو میسیۆلۆژیایە کەوتونەتەوە تا ئێستاش کۆمەڵە شان و نامەی زیندون ئەمە جگەل لەوەش ئەو ئاینەی کە گریک لەو سەردەما هەیان بوو ئاینەکەش بە ئەمان شێوە جۆرێک لە هەندە عنسوری زۆر مشتەرەکی تایە لەگەڵ ئەو ئاینە یاسانەی کە لە ناو کووردا لە زەمانێکا دەرکەوتووە جا ئەمانە هەمووی ڕێخۆشکەرن بۆەوەی ئێمە بیلەوە بکەینەوە کە ئەو پەیوەندیە لە نێوان عەقڵی کوردی و فەلسەفەی گریکیا بێتە ئاراوە ینی ڕێگەی بۆ خۆشکەن بۆەوەی و پەیوەندیە دامەزرێت بامان شێوە هەر ئێمە لە ئێستا هەر گریکمان نییە فەلسەفەی ئەوروپیشمان هەیە وەجگەل لەوەش کە فەلسەفەکانمان هەیە ئاینەکانیشمان هەیە یانی ئێستا یەکێک لەو کێشانەی کە ئێمە هەمانە تەفسیرکردنی ئەو تێکستە دینیەیە تەفسیرێکی کوردی بۆ ئەو تێکستە دینیە لێکدانەوەیکی کوردی کاتیان عەقڵە کوردیە لەگەڵ ئەو تێکستە دەکەوێتە ناو پەیوەندیەوە چی دێتە چی بەرهەم دێت لە کاتێکە ئەوەی کە ئێستا هەیە هەمووی تەفسیراتە هەمووی بەرهەمی و تەفسیرانەیە کە عەقڵێک لە عەقڵەکان بە تەبیعەت و سروشتی خۆیەوە تەفسیری تێکستەکەی کردووە و جۆرێک لە هێنی بەرهەمێناوە ینی جۆرێک لە زانین و معرفەی بەرهەمێناوە کە لە شوێنەکەوە لە یەکەکەەوە بۆ یەکێکی تر لە میلەتێکەوە بە میلەتێکی تر جیاوازە یعنی ئەگەر سەیری تەفسیری فارسی بۆ تێکستی دینی بکەین جیاوازە لە تەفسیری بڵین بۆ نمونە عەرەبی بۆ تێکستە دینیەکە یا تەفسیری تەنانەت مەغریبی عەرەبیەوە کە ڕەبتە بە ئەندەلوسی جاران و ئەو مەنتیقانەوە ئەمانە هەمووی لە بەردەستی ئەمان بۆەوەی ئێمە لەگەڵیانە بکەوینە مامەڵەکردن و پەیوەندیکردن بۆ ئەوەی خۆمان بناسین بۆ ئەوەی بیرکردنەوەی خۆمان بێتە دەرێ لە دەرەنجامی ئەو پەیوەندیە و ئێمە بیناسینەوە بزانین ئێمە چۆن بیر دەکەینەوە واتان نەشزانین ئێمە چۆن بیر دەکەینەوە نازانین بۆ ئەوەین چکامەی کە ئێستا ئێمە تایە هەین وەک کورد و ئەو مێژوەی کە پیایە تێپەڕیوین هیچ نییە جگە لە بەرهەمی ئەو بیرکردنەوەی کە ئێمە هەمانە بەبێ و هوشیاریمان پێ هەبێت بەبێ بزانین بۆ ینی ئاوا بیر دەکەینەوە ینی ئێمە دەڕۆین و لێکدانەوە دەکەین بۆ شتەکان بەبێەوەی بیلەوە هوشیاروین بەوەی ئەو لێکدانەوەی دەیکەین چییە و ئەمانە هەمووی گرنگی ئەو گرنگە دروست دەکەن بۆ فەلسەفەی گریکی کە وەکو بەرلام و تێکستەکانی تر هەیە ئەو تێکستانی کە تێکستن ماونەتەوە و تا ئێستاش لە بەخشینی خۆیان نەکەوتون لە دوای ئەوەشە و تێکستانی کە لە دوای ئەوانەوە هاتووە ئێتە تێکستەکان دینی بن یا وەکو فەلسەفی بن ئەمانە هەمووی ئەو تێکستانان کە لە هەموو تێکستەکانی تر زیاتر ماونەتەوە و زیاتر توانای بەخشینیان هەیە ینی تێکستی مەرجعین بۆ بیرکردنەوەی بەشەری جا لێرەوە وابزانمیترەوە تێدەگەن کە بۆچی فەرەزەن ئاوا لێکدانەوەی ئەفلااتون گرنگە لە کۆرسێکی ئاوا وە کاتێکە لەوێەوە سیرتان کرد ئەو کاتە هەست دەکەن فعلەن ئێمە لێرا ئەم تێکستە دەخوێنینەوە ئەم تێکستار ئاوا تێکستێکی ئاسایی نیە تێکستێکە دەبێت بتوانین لێکی بدەینەوە ئەو بابەتانی کە تەرحی دەکا ئێمە لێکدانەوەی خۆمان بۆیان هەبێت ئەمە وەکو سەرەتایەک لەبارەی ئەوەی کە بۆ لە داهاتووە کۆرسەکان بە چی دەکەینە بابەتی کۆرسەکان و لەبارەی گریک و تێکستە فەلسەفیەکانی گریکەوە ئێستا بەر لەوەی کە ئەم محاوەرەیە ئەم گفتوگۆیە بینە ناو گفتوگۆکە و لێکدانەوە بۆ پەرەگرافەکانی بکەین هەندێک لەبارەی مۆزوعی ئەو بابەتەی کە ئەم تێکستە لێ دەکۆڵێتەوە هەندێک ڕوونکردنەوە دەدەم لە دوایەوەی تر هەوڵ دەدەین ئەگەر ینی فریا کەوتین بۆ ئەم دەرسە بچینە ناو تێکستەکە و تێکستەکە بخوێنەوە دەست بە لێکدانەوەی بکەین
ئێستا با بزانین ئەو پرسیارە بکەین هەر خۆمان لە خۆمان و بیلەوە بکەینەوە بزانین کاتێک ئێمە کەسانێک قسەمان بۆ دەکەن لەبارەی شتانێکەوە کە ئێمە ئاگاداریان نین وەوامان لێ دەکەن بڕوا بکەین بەوەی کە ئەوەی ئەوان لەبارەی ئەو شتەوە دەڵێن ئەو شتە ئاوایە ئەمە چییە؟ یعنی چی وا لە ئێمە دەکا کاتێک ڕووداوێک ڕوو دەدا کەسێک دێت دەیگێڕێتەوە وەوامان لێ دەکا ئێمە قەنەعەت بێنینەوەی کە ئەو کەسە دەیگێڕێتەوە ڕاستە و ئەو ڕووداوە وا ڕووداوە چییە وا دەکا کە کەسێک بتوانێت باوەڕمان پێ بێنێ کە فلانە کەس ئاوایە بە تعریفێکی فلانە کەسمان پێ بۆ بکات وێنەیەکی بۆ بکێشێ و ئێمەش بڕوای پێ بکەین کە فلانە کەس ئاوایە لە کاتێکا دەکرێت فلانە کەس ئاوا نەبێت بۆ تێگەیشتن لەم هێزی قەنەعەت پێهێنانە کە هێزێکە ئیش دەکا و هێزێکە لەسەر هەمومان ئیش دەکات و لە ئێستا ئەو هێزی قەنەعەت پێهێنانە چۆتە ناو هەموو شوێنەکانەوە ینی مۆزۆی ڕیکلام چییە؟ مۆزۆی ڕیکلام جۆرێکە لە قەنەعەت پێهێنانی تۆ بە شتێک دەڵێ پێت ئەم شتە ئاوایە وەوا لێ دەکات تۆ دواتر کە ئەو تعریفی بۆ کردی لەو تعریفەوە لەو شتە بڕوانی و لەو تعریفەوە مامەڵەی لەگەڵ بکەیت لەو تعریفەوە بەهاکەی تەحدید بکەیت و هەموو ئەو شتانەی کە دێن قسەمان بۆ دەکەن لەبارەی شتانێکەوە کە لە ئێمەوە دوورن و ئێمە دەستمان پیان ڕناگا و خۆشمان نامانەوێ بە شوێنیان بڕین نامانەوێ بچین بزانین ئەم شتانە وانیاوانی لە عینی کاتیشان نامانەوێ بچین بزانین ئەو شتانە وانیاوانین واوەنە وەکو بڵێ سوور نین لەسەرەوەی بزانین چییە کەچی زۆر بە ئاسانی بڕوا دێنین بە کەسانێک کە لەبارەی ئەو شتانەوە دەبێت فەرزەن ئێمە چۆن وامان لێک کراوە بڕوا بەوە بێنین کە بە هەواڵێکی ئاوا بێنین کە مرۆڤ چۆتە سەرمان کرد یعنی چی وا دەکا ئێمە بڕوا بێنین بەمەی کە وتراوە و ئەم وتنە چی تایە کە قودرەتی ئەوەی تایە وامان لێ بکا بڕوا بێنین بەمە ئەی چی لە ئێمە هەیە ئاسانکاری دەکا بۆ ئەوەی کە دەوترێ ئێمە بڕوای پێ بکەین نانیشتەکە لە یەک لاوە نییە لەلایەکەوە ڕەبتی بە وتنەکەەوە هەیە لەلایەکیشەوە ڕەبتی بە کەس وەرگرەکەەوە هەیە یعنی وەرگرەکە لەکوێوە مهەیە دەبێت سازە بۆ ئەوەی بڕوا بە شتانێک بکا کە باس دەکرێن و حکمیان لەسەر دەدرێکە و شتانە ئاوان و لەکوێوە ساز نییە بۆ ئەوەی بڕوا بەمە نەکات ئەگەر ئێمە بزانین سەردەکەن شتانێک ڕۆژانە ئێمە باز دەکرێن و دەگەڕێتەوە یعنی شتەکان باز دەکرێن کاتێک کە باز دەکرێن لە ڕاستیە دەکەوینە بەردەم دوو گروپ دوو بەرەیەکیان بڕوا بە قسەکان دەکات بەرەیەکەی تریان بڕوا بە قسەکان ناکات یعنی لێرە بڕواهێنانەکە چییە بڕواهێنانەکە شتێکی نسبیە ئەوەی ئەی بۆچی ئەمانە بڕوا دەکەن و ئاینتر بڕوا ناکەن لە کاتێکا خۆ قسەکە هەمان قسەیە کە دەکرێت و هەمان شتەکە دەگەڕێتەوە هەمان حکمەکە دەدرێت لەسەر شتانێک یعنی هەندێک جار دەبینی مەوزوعی بڕوا پێکردنەکە لە زوعفی کەسە بڕوا پێهێنەرەکەەوە هەیە ئەوەی کەوا دەکات بڕوای بکەین بە شتەکان ئەوەی کە وتارەکە دەدا بۆی قەنەعەتت پێ بێنێ لەسەر ئەو شتە وتاربێژەکان یعنی لەلایەکەوە کێشە لەلای وتاربێژەکان دروست دەبێت بۆ ئەوەی قەنەعەت بە کەسانێک بێنن بەو شتانەی کە لە وتارەکانیانە لەبارەیە شتانێکەوە ینی لەبارەی ئەو شتانەوە وتویانن ئەوەیان نایان کردوونەتەوە تەسویریان کردوونەتەوە بۆ ئێمە و ئەم سوورەیان هێناوە دەڵێن ئەمە ئەو شتەیە و تعریفیان کردووە ئەوەشیان هەر لە ناو دیاریکردنی وێنەکەیە ئەوەشیان بۆ دیاری کردوینە هەڵوێستمان چۆن بێ بەرامبەر ئەم شتانە وە چی بکەین لە بەرامبەریانە چی بکەین ئەگەر ئەمەمان بینی وا دابنێن کەسێک دێت باسی کەسێکمان بۆ دەکا کە لەو شاخانە بینیوێتی ئەو کەسە لەو شاخانەیە بەڵام وا باسی دەکات کە کەسێکی زۆر ترسناک و فلان و فیسار و ئاوا و قەنەعەتی بە ئێمە هێناوە کە ئەمە کەسێکی
خراپە کەسێکی مرۆڤ کوژە چوزانم فلانە 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 ئەمانەی بۆ وێنا کردوینەتەوە کاتێک ئێمە دەچین بۆ ئەو شاخە لەوانەیە جارێ ئاسن بە تەنیا نەوێری بچین بۆ ئەو شاخە چونکە ئەم وێنەیەمان پێ دراوە کە کەسێکی هاوای لێیە دابایەکی هاوای لێ ئەگەر بشتین ئەو کەسە ببینین ئەو کەسە هیچ نەکا پەلامارمان نەدا ئێمە چی دەکەین ئێمە یا لێی هەڵدەین یا هەڵ دەدەین پەلاماری بدەین لە کاتێکا بەبێ ئەوەی ئێمە مامەڵامان لەگەڵ ئەم کەسە کردبێ بزانین ئەرێ ئەم کەسە وایە یاوانە بەڵام ئەمە لەکوێوە وا دەکەین لەوێەوە کە وێنەیەکمان پێدراوە لەبارەی ئەو کەسەوە ئێمە مامەڵە لە ڕاستیە لەگەڵ ئەم وێنەیە دەکەین مامەڵە لەگەڵ کەسەکە ناکەین بەس ئەوەی بەردەکەوێت کەسەکەیە نەگوێن جا ئەمە وێناسازیە ئەم بڕواسازیەی کە وتاربێژەکان دەیکەن چی ئەم بڕواسازیە و بۆ دەیکەن وەزیفەی ئەم ئیشت ئەمە چیە ئەم وەزیفەی ئەمەی کە ئەوان لە ئەستویان گرتووە چییە وەزیفەکە و ئەو کەسانە چین کاتی ئەو وەزیفەیە جێبەجێ دەکەن پێیان دەوتێت چی و ئامانجیان چییە لەمە ئەمانە هەمووی ئەو پرسیارانن کە لەم محاوەرەیە سوکرات ڕوبەڕووی یەکێک لە باوەڕسازەکانی دەکاتەوە کە ناوی گۆرگیاسە و گۆرگیاس یەکێکە لە خەتیبە وتاربێژە مەشهورەکانی یۆنان و ئەم کابرا دەچێت لە شوێنی جیاجیا و وتاری هەیە و خەڵکی شفێری وتاربێژی و دەکات و خەڵکی شفێری ئەوە دەکات چۆن وا لە خەڵکی تر بکەن قەناعەت بێنن بەو شتانەی کە ئەمان دێڵێن لەبارەی شتانێکەوە کە قسەکانیان لەبارەوە کردووە ئەمە بابەتی ئەم محاوەرەیە و ئەمە هەستەکەم ڕاستە 2010 ساڵ بەر لە ئێستا ئەمە وتراوە و بۆتە مەوزوع بەڵام لا یەزال کۆمەلگا هەر هەمان شتیتایە و هەر ینی هەمان شت ئێستا ئێمە دەبینین لە فۆرمێکی تازە و بە تەقەنیەیەکی زۆر پێشکەوتوتر و بە توانایەکی زۆر بەهێزتر لە جاران و ئەم هێزی قەناعەت بڕواسازیە وەسایلی بەهێزی دەستکەوتووە بۆ ئەوەی بەناو خەڵکا بڵاو بێتەوە و کاری خۆی بکات و لە لایەکی ترەوە مۆزوعی بڕواسازیە وەکو پیشەیە کە خەڵکانێک دەیگرنە دەست ئایا چ جیاوازیەکی هەیە لەگەڵ پیشەکانە هەرەوە پیشانەی کە وەکو پیشە دەستیەکانە کە هەن لەگەڵ هونەرەکانە چ جیاوازیەکیان هەیە ئایا هونەرمەندێک پەیکەرتاشێک کە هونە خاوەنی هونەرێکە یا بڵێن ئەندازیارێک کە خاوەنی هونەری بیناسازیە فەرقی چێ لەگەڵ ئەمانە ئایا هونەرێکیان هەیە ئایا ئەوەی کە هەیەە هونەرە یعنی هونەرە وەک یەکێک لەو هونەرانە تاوان هونەر لێرە بە معنای هەر ئەو هونەرە جوانەکان بەکار نایێنێ لای گریک تەخنەی پێ دەڵێن تەخنە هێنیش دەگرێتەوە ینی بیناسازی و ئەو ئیشانەی ترکە بە ئیشی تەکنیکی هەمووی دەگرێتەوە و تەخنە لە تەکنیکەوە هاتووە تەکنیک لە تەخنەوە هاتووە وەرگیراوە شەکە و ئەمە شاملی هەموو ئەو شتانەیە کە پیشەین و بەرهەمێکی دیاریکراویان هەیە جا گوتاربێژی یا باوەڕسازی هێزی باوەڕسازی وەکو هونەرێک نیشان دراوە و پرسیارەکە لێرە ئەوەیە لە محاوەرە ئایا ئەمە هونەرە ینی تەکنیکە یانە تەخنەیە و ئەم کەسە دارای هونەرێکی دیاریکراوە تاوەکو کارێکی پێبەرەم بێنێ ئەگەر دارای هونەرێکی ئاوایە هونەرەکە چییە ئەو بەرهەمەی لێ دەکەوێتەوە چییە کەسێک کە پێڵاو دەچنێ ئەوە هونەرێکە دەیزانێ ئەنی پیشەیەکە دەیزانێ ئەم پیشەیە بەرهەمەکەی چییە بەرهەمەکەی ئەو پێڵاوانەیە دروست دەکات کە بەرهەم لێ دەکەوێتەوە لە تەکنیکەکە دەکەوێتەوە ئەی بڕواسازی یا گوتاربێژی ئەمە چییە هونەرە ئەی ئەگەر هونەرە چی لێ دەکەوێتەوە ئەمانە و پرسیارانن کە لە محاوەرەکە لەم گفتوگوایە ینی
دەکرێن و بە شوێنیانە دەڕۆین بزانین بەرەو کوێمان دەبن بزانین ئێمە لە دوای تەواوکردنی محاوەرەکە دەتوانین چی لەم پرۆسەی بڕواسازیە بێنین کە لەناو کۆمەلگاکانە درێژەی هەیە ینی وە بەردەوامی هەیە و ئەسڵەن ئەگەر مۆزوعی باوەڕسازی نەبوایە وام هێزە ئاوا کاری ئەوەندە بەهێز نەبوایە لەناو مرۆڤە جەنگە گیانەکان ڕویان نەگرێت ئەگەر ئەم هێزی بڕواسازی ئەوەندە هێزی نەبوایە لەسەر خەڵک هیتلەر دروست نەدەبوو هیتلەر یەکێک لەو شانەی شانەزی پێوە دەکا ئەوەیە کە قودرەتی بڕواهێنانی بە خەڵک بە شتەکانی بەو شانەی کە دێڵێ زۆر زۆرە شانازی بۆ دەکات دەڵێ من دەمتوانی خەڵک قەنەعات پێ بێنم لە کۆڕ و مەجلسەکانە بەڵام ئەوانی تر نەیان دەتوانی قەنەعات بەمە بێنن لەبەرەوە من شایستەی ئەو پلەیەم کە هەمە و ئەم هێزی بڕواسازیە ئەمە دەوری بینیوە لە دروستکردنی ئەو ماساتانەی کە لەناو مێژووە ولا يزال ئێمە بەو هێزی بڕواسازیە محکومین و ولا يزال ئێمە ئەو تراژیدیایانە لەناو کارەساتانە دەژین تراژیدیانە کارەسات و ڕووداوی ناخۆش و خەتەرناک و نامرۆڤانە دەژین کە سەرچاوە لە چیەوە دەگرن سەرچاوە لە مۆزوعی ئەم هێزەی بڕواسازیەوە دەگرن و خەڵکێک بڕوا بە شتانێک دێنن بەبێەوەی تەحقیقی لێکەن و بە شوێنیا بچن بزانن ئەم شتانە ئاوانی ئاوانین و بۆ ئەم شتانە دەکەونە جەنگکردن لەگەڵ ئەوانی ترە و لێرە وایترە و جەنگانە دەبینین کە ڕۆژانە ئێمە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە دەرکی پێدەکەین لە پێش چاومان یعنی ژیان بە جۆرەك لە جۆرەکان وای لێ هاتووە تۆ بە هەر جۆرێک بێت لە هەر شوێنێک بێت تۆ دەکەویتە ناو تۆڕێک لە تۆڕەکانی بڕوا سازکردنەوە یعنی دەکەویتە ناو جیهانێکەوە تۆ ئیلانە دەبێ ڕازی بیت بەوەی کە بیر و باوەڕت بۆ ساز بکرێت دروست بکرێت لەبارەی شتەکانەوە و واد لێ دەکرێت تۆ بەبێ ئەوەی ئەو شتانەی کە پێت دەوتێن و بڕوایان پێ دەکەی بەبێ ئەوەی بیلەوە بکەیتەوە بچی بە شوێن ئەو شتا بزانی وایە یاوانێ تەحقیق بکەیت چی دەکەیت زوو بە ئاسانی بڕوای پێ دێنیت و بە پێی ئەوەی کە بڕوات پێناوە هەرس و کەوت لەگەڵ دەوروبەرەکەدا دەکەیت لێرەوە دنیایەک دروست دەبێت کە دنیای لە ڕاستیا بیر و باوەڕەکانە دنیایەکی وەهمیە چونکە لێرە ئێمە چیمان کردووە ئێمە کۆمەڵێ وێنە هەیە کە بۆمان کێشراون لە ژیانماندا کە تەرس و کەوت دەکەین مامەڵە لەگەڵ ئەم وێنایانە دەکەین نەک لەگەڵ شتە ڕاستەقینەکەی کە ئەم وێنەیە بۆ سازکراوە و تەمان هەتا پەیوەندیەکانیش دوور بکەونەوە یعنی هەتا شتەکان لە دوورەوە بن مەوزوعی بڕواسازی زیاتر جێگەی خۆی دەگرێت ئەگەر هات و کەناڵێک هەبوو بۆ گەیاندنی ئەو بڕوایە بۆ نمونە لەم سەردەما کە لەو پەڕی دنیاوە شتێک ڕوو بدات دەگاتە ئێرە ئەمە زەمینە زۆر خۆ زەمینە ساز دەکات بۆ ئەوەی ئێمە ڕازی بین بەوەی کە بڕوا بەو شتانە بێنین بەبێەوەی بە شوێنیان نابچین بۆچی چونکە دەڵێن ئێمە لەکوێ دەتوانین بچین لەو شوێنە تەحقیقکەم زانینەوە وایە و لەلایەکی ترەوە ئێمە دەمانەوێ فزولتمان تایە دەمانەوێ ئەو شتانە بزانین و قسەیان تیا بکەین لێرەشەوە لە کاتێکا لەوانەیە ئەو شتانی کە واو ینی وامان لێ دەکرێت بڕوایان پێبێنین بۆ ئێمە هیچ گرنگ نەبن ینی بۆ ژیانی ڕاستەقینەی ئێمە گرنگ نەبێت و زۆر شتەیە کە لە ژیانی ئێمە بۆ ژیانی ئێمە بەڕاستی هیچ کاریگەریەکی نییە بیزانین و بڕوای پێ بکەین و بڕوای پێ نەگەین هیچ لە ژیانمان ناگۆڕێ کەچی ئێمە بڕوای پێ دەکەین و بەهۆی ئەمەوە جەنگ دروست دەکەین خۆمان هەر ڕووداوێک دروست دەکەین لەسەر ئەساسێکی وەهمی یعنی خۆی هیچ لە ئارانیە بەس ئێمە ئەم وێنانە وەردەگرین لەناو خۆمانە شەڕ دەکەین لەسەر جەنگێک بەرپا دەکەین ململانەیەک دروست دەکەین لەسەر شتێک کە هیچ ڕەبتێکی بە ئێمەوە نییە
ئەمە هەمووی لەکوێ هاتووە لە مۆزوعی ئەو بڕواسازی هاتووە و لەوە لێرەوە ئێمە تێدەگەین مۆزوعی بڕواسازی ڕەبتی بە کۆمەڵێک غەریزە و مەیل و حەز و ئەو شتانەوەیە لەناو ئێمە و ئێمە لەبەرەوەی ئەو شتانەی دەمانەوێت چۆن بن ینی حەز دەکەین شتانێکی ئاوا بن حەز دەکەین حەزمان لێیە لەبەرەوە کاتێک یەکێک دێ باسی ئەومان بۆ دەکا کە ئاوایە ئێمە چی دەکەین ئێمە بڕوای پێ دەکەین و سوود لەم قسەیە وەردەگرین بۆ ئەوەی ئەو شتە ئاوا بێ لە کاتێککە ئەم شتە بە حەزی ئێمە نە بە حەزی ئێمە و وا دەبێ وایە نەقسەی ئەو کەسە شایەتی ئەو کەسەش لەسەر ئەو شتە وای لێ دەکاوا بێت ئێتر ئەلێرەوە ئێمە حەزمان بۆ دروستکردنەوەی دنیا و بۆ بینینی شتەکان ئەو حەزەمان پاڵمان پێوە دەنێ کە وتاربێژەکان زۆر بە ئاسانی بتوانن یاری بە خەیاڵمان بکەن چۆن هەموو وتاربێژێ کاتێک لەگەڵ جمهورێکا کۆ دەبێتەوە دەبێت سایکۆلۆجیستێکی زۆر بەهێز بێت و بزانێ ئەو خەڵکە حەز دەکا ئەو شتە چۆن بێتاوەکو بەو شێوەیە بۆی باسکە وەوای لێ بکە کە قەنەعەتی پێ بێنێ بەو شتەی کە ئەو شتە ئاوایە و شتەکەش بە دڵی ئەوانە بێ ینی لەبەرەوە وتاربێژ دڵی جەماوەرەکەی هەرگیز ناڕەنجێنێ و لە پێناو تێرکردنی حەزی جەماوەرەکەی کار دەکات لەبەرەوە ڕەوانبێژی زیرەک ئەوە نییە کە حەقیقەتی شتەکانمان بۆ باس بکە ئەوەیە کە بزانێت خەڵکەکە حەز دەکا ئەو شتە چۆن بێ ئەو شتەی ئاوا بۆ باسکە کە ئەوە بۆی باس کرد خەڵکەکەش ئیستعدادی هەیە بۆ وەرگرتنی ئەمە لەبەرەوە وەری دەگرێت لەبەرەوە زۆر ئاسایی ڕەوانبێژێک لەگەڵ کۆمەڵێکا کۆ بێتەوە قسەیان بۆ بکە ئەلێرا باسی شتێکت بۆ بکە و ئەم شتە جوان کا و بەرزی کاتەوە و ئاوای لێکات و ئەمانە هەمووی بڕوا بێنن ئەو شتەوایە بچێتە شوێنێکی تر کە ئەوانە مەیلیان بۆ ئەوەنی ئەو شتە ئاوا بێ حەز دەکەن خراپ بێت و بتوانێت ئەوانش قەناعەت پێ بێنێ کە ئەو شتە خراپە یعنی دەتوانێت لە دوو شوێنی جیاوازە یعنی لەگەڵ خۆیان لێک دژ بێتەوە ئەوەی کە لەبارەی ئەو شتەوە وتوێتی دژی ئەو شتەش بڵێ لەوانەیە ئەمەتان زۆر بیستی بێ خەڵکێکەیە باسی زیرەکیەکەی دەکرێت دەڵێ ئەم کەسە دەتوانێت بە قەناعەتت پێ بێنێ کە خوا هەیە و دەشتوانێت قەناعەتت پێ بێنەکەنی دەتوانێت قەناعەتت ینی دەتوانێت قەناعەتت پێ بێنێ بە شتێک و قەناعەتیشت پێ بێنێ بە دژەکەی ئەمە ئەم هێزی بڕواسازیەیە چۆن قەناعەتت پێ دێنێ بەمە و قەناعەتت پێ دێنێ بەوە وەفعلەن لەو شوێنەوە کە لە مەسلحەتی توانە ئەوە ئیتر ئەو بەڵگانە وەردەگری کە فعلەن ئەگەر خوایەکە وایە نەدەبوو دنیا ئاوا بێت لە لایەکی ترەوە لەبەرەوە لە مەسلحەتی توایە کاتی ئەوە ساغ دەکاتەوە خوایەکەیە لەبەرەوە لە مەسلحەتی توایە لەوێ خوا هەبێت تۆ فعلەن بڕوا دێنی بۆی کە خوایە ئەمانە هیچ یعنی تۆ زەمینەت بۆ ساز کردوون ئەو بتوانێت لە یەک کاتە بڕوات پێ بێنێ کە ئەم شتە هەیە و نیشە و ئەو اعتماد دەخاتە سەر حەز و منەکانی تۆ ئەوەی کە لە لای تۆ هەیە لێرەوە ئەو دەتوانێت چی بکە حکایەتەکە ڕێک خا بۆ شکڵەی کە تۆ قبولی دەکەیت و پێی رازیت لەبەرەوە گەرم لە حەزەمان کردبێ سێر دەکەین ئەم هێزی باوەڕسازیە بەڕاستی ینی هێزێکە جۆرەکە لە توانە و توانایەکە زۆر زیرەکانە کار دەکات و شتێک نییە ئێمە وەکو بڵێ ئاوا تێی بڕوانین وەکو شتێک کە هیچ نییە هیچ نییە هیچ قیمەتێکی نەدەینێ و نەبێتە جێگەی بیرکردنەوەمانەرێ ئەمە بۆ ئەوەندە هێزی هەیە و ئایا ئەم هێزە بڕواسازە کاتێک کە کۆنتۆلی کۆمەلگایەک دەکا و کۆمەلگایە چی لێ دێت ئەو کۆمەلگایە دەبێتە کۆمەلگایەکی وەمی چونکە هەمووان تاکەکانی لە ڕێگەی وێنەکانەوە مامەڵێ لەگەڵێکا دەکەن و هیچ پەیوەندێکی ڕاستەوخۆ نامێنێت لە بینی ئەو شتانێکان ینی پەیوەندەکان هیچی پەیوەندی ڕاستەقینەی ئینسانێک و ئینسانێک نی پەیوەندی نێوان وێنەی کەسێکە کە ساز کراوە لەگەڵ وێنەی کەسێکی ترا ینی وێنەکان لێرە دەکەون پەیوەندی و ئێمە وێنەکانمان دەخەینە ناو پەیوەندیەکانەوە بە وێنەکانمان خەریکی قوماری
و ئەم وێنانە دەردێنین و ئیشیان پێ دەکەین و ئەمە چۆن ئێمە دەتوانین ئەم وێنانە بۆ خۆمان دروستکەین یعنی لەکوێوە چی ڕێمان پێدەدا چی ڕەوایەتی پێداوین ئەم ئیشە بکەین ئەمانە هەمووی ئەو پرسیارانن کە لەم محاوەرەیە ینی هەوڵ دەدەین لەگەڵ سوکراتە هەنگاو بە هەنگاو بڕۆین بزانین سوکرات ئەو شوێنەمان بۆ چۆن بۆ ئاشکرا دەکات چۆن ئەم مەسلەیەمان بۆ ڕۆشن دەکاتەوە و وابزانم تا ئێرە ڕوونە کە دەمانەوێت باسی چی بکەین و ئەو هێزە باوەڕسازە کە بابەتی گفتوگۆکەیەک چییە و ئیشی چیە و چی دەکات تا حەدێک شتێک لەبارەیەوە ئێستا دەزانین و ڕوونە و لە هەر یەکە لە خۆمان ئەگەر ئێمە لە بە ژیانی خۆمانە بڕۆین بگەڕینەوە ئەو هێزی بڕواسازیە لە خۆمانە دەبینین چۆن ئیشی کردووە بۆ نمونە تۆ شتێکت کردووە پەنێکت داوە دەتەوێت ئەمە پەردەپۆش بکەیت چۆن هێزی قەناعەت پێهێنانی بەرامبەرەکەت خستووە ینی هێزی قەناعەت پێهێنانی خۆتت بەکە چالاک کردووە بۆ ئەوەی بەرامبەرەکەت قەناعەت پێ بێنی کە ئەو پەنەی کە دراوە تۆ نەبوویت کۆمەڵە وەسیلە دەدۆزیتەوە بۆ ئەوەی فعلەن ئەوە ساخکەیتەوە ئەوەی کە ئەم پەنەی داوە پشیلێر وە من نەبوو ئەمە لەناو هەر یەکە لە ئێمە بۆ خۆپەڕاندنەوە لەبەر بۆ زۆر شتی تر ئێمە پێویستمان بەم هێزەیە لە ناومانە ئیش بکە چونکە فریامان دەکەوێت و ئێمە لە زۆر شوێنە پێویستمان بە چییە بەم هێزەیە بۆ ئەوەی نەجاتمان بێ ڕزگارمان بێ بۆ ئەوەی زەرەر نەکەین بۆ ئەوەی قازانجیش بکەین پێویستمان بەوەیە کە توانای بڕواپێهێنانی دەوروبەرەکەمان هەبێ بەو شتانەی کە ئێمە دەیڵێن تاوەکو ئەو کەسە مامەڵە بکە لەگەڵ ئەو شتاوە ئێمە و قازانجە بکەین کە دەبێ بیکەین دەمانەوێت بیکەین لەبەرەوە لێرەوە ئیتر ئەم مەوزوعی توانای بڕواسازیە لە ئینسانە و چالاکردنی قیمەت وەردەگرێت و خەڵکانێک دروست دەبن دێن ئەو توانایە لە ناو ئینسانە چالاک دەکەن توانای بڕواپێکردنی بەرامبەر بە شتێک بەو شێوەیەی کە لە بەرژەوەندی خۆتایە نەک بڕواپێهێنان بەو شتە وەک ئەوەی کە خۆی ئاوایە ئالێرا حەقیقەتی هەموو شتەکان لە پێش چاوون دەبێت چونکە هیچ شتێکی تر ئەوە نییە کە هەیە هیچ شتێک ئەوە نییە کە هەیە هەر کەسێک کە هەیە ئەوە نییە کە لە خۆیان هەیە تەنانەت بەردێکە هەیە ئەو بەردە نییە کە لە خۆیان هەیە تۆ دەچی کاشی دەکڕی لە شوێنێک بۆ هینەکەت ئەوەی کە لەوەیە ئەم بەردە وا لێ دەکات بە شتێک کە فعلەن ئەو بەردە نییە کە ئەو کەسە وەسفی دەکات ینی بەردەکە وەک خۆی لە خۆیان دەرناکەوێت بۆ تۆ و هەر شتێک لەم شتانە بۆ تۆ وانیشان دەدێت کە ئاوایە و واشت لێ دەکرێت وەکو وایە سەحر لە چاوت بکرێت کە کۆترێک بە فیل ببینی وفعلا کە دەچی مامەڵە لەگەڵ ئەم کۆتا دەکەی وا دەزانی مامەڵە لەگەڵ فیلا دەکەی ئەوە سوکەوتە دەکەی کە تۆ دەبێت بۆ لە بەرامبەر فیلا بیکەیت و لە بەرامبەر گورگێکا بیکەیت ئەمانە هەمووی ئەگەر ئێمە سەیریکەین لە ژیانی ڕۆژانە دەبینین ئێمە چۆن ئەو هێزە بڕواسازە دەمانسوڕێنێتەوە چۆن باوەڕمان پێدێنێ بەشتانێت چۆن وامان لێ دەکات بگرین وامان لێ دەکات پێ بکەنین لە کاتێکە ئەو شتانی کە هەن و وا تەسەور دەکەین ئاوان لە خۆیانە ئاوا نین و هیچ حەقیقەتێکیان نین بەڵام کاتێک کە باز دەکرێن بۆ ئێمە ڕێک دەخرێنە بەردەم وێنەیەک ڕووداوێک کە ڕووداوە ئەسڵیەکە نییە ڕووداوێکی ترە بەس ئێمە بە ڕووداوە ئەسڵیەکەی دەبینین لەبەر ئەوەی کە لە بەرامبەر لە ڕووداوە ئەسڵیەکە ئێمە دەیکەین لە بەرامبەر ئەما دەیکەین کە ڕووداوە ئەسڵیەکە نین لەبەرەوە نە موقفەکانمان بەرامبەر شتانێکی ڕاستەقینە نە شتەکانیش خۆیان کە موقفیان بەرامبەر دەمێنین یعنی ئەوانە ڕاستەقینە و ئەلێرەوە ئێمە دنیایەک لە وەهم دروست دەکەین و فعلەن کۆمەڵگایەک دروست دەبێ پەیوەندی نێوان تاکەکانی پەیوەندی نێوان تاکەکان خۆیان و پەیوەندیشیان لەگەڵ شتەکانیانە ئەو شتانەی کە لەو جیانە هەن پەیوەندێکی ڕاستەقینە نیە
و پەیوەندیەک نییە لەگەڵ شتەکان وەک ئەوەی کە هەن. ئەمە کێوا دەکا کە ئەم حەقیقەتی ئەم هەموو شتە بپۆشێ پەردەیەک بەسەر ئەم گیانە بدرێ و کۆمەڵێ وێنە نیشانی ئێمە بدرێ و لەژێر ئەم وێنانەوە ئەو شتە شارابێتەوە کە ڕاستەقینەکەیە، ئەو هێزی بڕواسازیە ئەمە دەکات. ئەمە وەکو سەرەتایەک لەبارەی ئەو هێزەوە و لەوانەکەی دوای ئەوە هەڵ دەدەین بچینە ناو تەکستەکە و لە ڕێگەی تەکستەکەەوە هەنگاو بنێن بەرەو ڕۆشنکردنەوەی بابەتەکە.